ئەو کابراش کە هاتۆتەوەنەوە هەر بە پێی سروشتی خۆی بە جلوبەرجی پێڵاوەکانی ڕۆیشتنی هاتۆتەوە ناو خەڵکەکە ئەنجا مۆدێلی قژی ئێستا ماشەڵڵا زۆر گۆڕاوە ئەنجا قسەکردنەکەشی جگەلەوەی دلیلی گەورەتری پێپارەکەی پێ ئەکاکە بای ئەوەندەمان سەوزەمیوە بدەرەکە برا سەیرەکە بکاکەمە پارەی چ زەمانێکە تۆ لە چۆ هێناوتە دێکەسەکە وردە وردە چیرۆکەکان بۆ باسەکە سەیرەکان خەڵکەش هەمووی ئیماندار بوون ئەوان کە ڕۆیشتن ئەم خەڵکە جاهیل بوون ئەهلی کوفر و ئیلحاد بوون بێدینی بوون مشریک بوون ئێستا کە هاتۆتە سەیرەکە کەنیسە هەیە زەنگ لێدرێ خەڵک ڕیشی هەیە دیندارن جلی قەساوسەیان لە بەرایەوە الحاصڵ ئەبینێ لەم کۆڵانان هەموو شتێک گۆڕاوە ئەنجا ئەمانش دەوری لێدەن و دێکاکەوە تەمان ئەجیزەی مخابرات و پۆلیسی خۆشیان وەرە بیبەن و بۆ لای پاشە پاشا دەسی ماجەکە سێرەکاڵەکە کە ئێوە بابوو باپیرانی ئێمن ئەنجا ئێمە چیرۆکی ئێوەمان هەر بیست بوو بەم شێوەیە پاشا و جەماعەت و خەڵکەکەی و مەلەئی دەوروبەری خۆی و پیاوماقوڵان و قەساوسەکان و کاکەوەرن بابڕین بۆ ئەشکەوتەکە بزانین ئەم پیاوە بەڕێزە لەگەڵ ئەوانی ترا لە کوێن دێن بە ئەشکەوت هەڵەگەڕێن كخواي قرا فرموا كذلك أعثرنا عليهم ليعلموا أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها بلام كجيشنا أيوة كابرا هاتوا بوناويانو تشيروكي طبعا بو جراونتو كاكا والله وخلقها همية الحمد لله مسلمان بو إما زور دمك خومان ليكوتو إما سيصوتو نص على خوتوي أو همي دين دار وزمن قرا وأشتا ولايانو همي أنا مرنا مجار كوقتك أمانة جنوا سيرة كانوا أنتروا مردن توا أمش جيشتوا لان أمش هر مردوا فقالوا ابن حال إذ يتنازعون بينهم أمرهم جايبتين أي شيء ليبكين ميتكان بجوزينو بو شار هيكليان بو دروسكين معبديان لسر دروسكين لوي نعم كوتنا الرأي جواز لنا أخوانا شي بكري فقالوا ابنوا عليهم بنيانا يعني هر شوێنەکەی خوان بۆ بکەن بە معبەدێکی گەورە لەسەر عادەتی جوولەکە و مەسیحی کە بەداخەوە ئێستا ئەهلی ئیسلامی ژوای لێ هاتۆ کابرا مزگەوتەکەی دروست کردو شوێنی کشی دروست کردو لە کاکە ئەوە کە مردم لێرە دەفنم بکەن شتێکی ناشەرعیشە طبعا بیدعە و داهێنراوێک یا شخصێک مزگەوتێکی لەسەر دروست کراوە مەرقەدێکە مزگەوتێکی لەسەر دروست کراوە هەمووی بیدعەیە پێویستە مزگەوتەکەش بڕخێنرێ و مەرقەدەکەش لاچێ لەوێ بخرێتۆ ناو قەبرستانی مسلمانان گەروا بۆ سەحابە وایە نەکرد ئەمەش هەر لەسەر دیدوتێڕوانینی یەهود و نەسارایە ئەوانە ژوتیان بن و عەلەیهم بونیانە با کۆشکێک لەسەر ئەم شوێنیان دروستکەین ربهم أعلم بهم خوا خوي زاني أما تشيلوشي أماني عجباتي تريشيتي قال الذين غلبوا على أمرهم لنتخذن عليهم مسجدا أوانيك ظالوا دا صلاة داربون دين داربون وەزعەکە لەسەر دەستی ئەوانە ڕۆژ بە فتوای ئەوانە ڕۆژ تیان نا باشترین شت ئەوەی هەر ئێرە خۆی بکەین بە معبەد مەسجدا یعنی شوێنی سوجدە بردن شوێنی عیبادەتکردن وتیان بە هەر ئەلەم شوێنەیە جێگاکەی بکەینەوە بە معبەدێک و ئەم دیوارێک هەڵبەستین کەوای تر حیوانات و کەس و تر خەڵک نەچێ دەمی ئەشکەوتەکە بگرین و ئەمە خۆی لەسەرەوە معبەدی علامەتێکی بۆ بکەین کە ئەمەیە